باشە سڵاوم هەیە بۆ هەموو لایەک بەڕێزان خۆشەویستان، هیوادارم کە دەنگم زۆر باش بێ ئەم شەو تا بتوانم کۆمەڵێک قسە و باس لە خزمەتی ئەوەی خۆشەویستا بکەم. چەند دەقیقەیەکە وەسین هەتا هەموو بەڕێزان کۆبنەوە و کاتە ئەچینە ناو قسە و باسەکان. هەمووتان بەخێر بێن، سەرچاوی ئارام ئەحمەد هاتن. ڕێزە و حرمەت و خۆشەویستیم بۆ هەموو لایەکتان هەیە. هیوادارم کە لە هەر گۆشە و کەناریشی ئەو دنیاە هەن لە ئاسودەیی و لە خۆشیە بژین. ئەوە سین چەند دەقیقەیە تا هەموو بەڕێزان کۆبنەوە بۆی بچینە ناو قسە و باسەکان. ئەم شەویش لەسەر ئەو کێشانەی ناوێچێتی و لەسەر سۆشیال میدیا و لەسەر خۆنمایشکردنی پاڤێڵی جەلات تەڵەبانی و لەسەر شانازی ئیبراهیم ئەحمەد و لەسەر ئەم جڕ و جانە وەروشتانە هەندێک قسە و باسی خۆمان نەکەین. باشە بەخێر بێن سەرچاوی من هات بەخێر بێن. بابزانم ستراتیژی بێشینەکەمان زۆر باش. ئەراوەڵا تەقێنیت حەشر بەخێر بێن سەرچاو، یاخوا بەخێر بێن سەرچاوم هاتن عەزیزانی من. باشە دەقیقەیەکە وەسین تا هەموو بەڕێزان کۆبنەوە بەخێر بێن. ئەم شەویش کۆمەڵێک قسە و باسمانە بێت، بابزانین چی تازە هەیە لە ئەمڕۆ، شتی تازە بزانم چی هەیە. ئەوە ئێستا دەست بە لایڤەکەکەم بەڕێزان و خۆشەویستان. باش بەخێر بێن بەڕێزان. سەرەتا دەستپێشی قسەکانم لەسەر مەسەلەی سۆشیال میدیایە. هەموو ئینسانێک لەم دنیاەیە چەندە هەوساریشی بچڕاو بێ لانی کەم ئەبێ تۆزێ هەست بە مەسئولیەت کا بەڕاستی. هەستکردن بە مەسئولیەت ئەخلاقە بە مانای کەلیمە. ڕازگۆیی بەڕاستی ئەخلاقە. ئینسان هەر بەڕاستی ئەگەر لە خانەوادەیەکا پەروەردە بوو بێکە لانی کەمی بیریان لە مەسەلەی ئەخلاقیەتی سیاسی و کۆمەڵایەتی و لە ڕازگۆیی لەمانە کرد بێتەوە ئەبێ لە هەموو شتەکانە تۆزێک لەوانەی تێدا بێت. من بەڕاستی نیگەرانم لەوەی کە لە سۆشیال میدیا ئەگوزەرێ. ئەم هەموو پێیژە ئەکرێتەوە، ئەم هەموو ئەکاونتە هەیە، ئەم هەموو فڵانە فیزارانە هەیە. سیر ئەەکەی لە 100 دانە بابەت کە تۆ ڕۆژانە و شەوانە ئەیبینی 90 درۆ دەرەسێ. هەر بەڕاستی ئەو کەسانە شەرم ناکەن تا ئەو دەرەجەیە درۆکەن لە سۆشیال میدیایە. باشە ئێوە بەڕاستی حیا و حرمەتتان هەیە، ڕووی دەمم لە هەموو ئەو درۆست و ساختەچیانەیە هەڵەسن لە خەو هەتا خەو ئایان باتەوە ئەمانە خەریکی درۆ پێشانەوەن. هەر بەڕاستی ئێوە شعور ناکەن، نازان ئەم شتانێک کە ئێوە ئێڵێن زۆربەی ئەبێتە هۆی نیگەرانی خەڵک لە دەڤەری سێمانی لە کوردستانە. ئێوە هەر بەڕاستی نەخۆشن کە ئاوا قساکەن. ئێوە بەڕاستی عیب ناکەن ئەم هەموو درۆیە پێشنەوە ڕۆژانە بە ناوی میدیا و بە ناوی ڕۆژنامەنووس و بە ناوی قەڵەم بەدەستەوە ئێوە بڵاوی یەکەنەوە. هەر بەڕاستی ئێوە شەرم ناکەن. چۆنتان لە ڕوویە ئێوە بە ئاشکرا ئاوا درۆ پێشنەوە؟ معقول نییە لە ڕۆژێکە لانی کەم 100 دانە نووسین و هەواڵ بۆ من ئەنێرن 96 و 97 و 98 درۆیە. باشە هەمووی بەرهەمی خەیاڵی نەخۆشانەی کۆمەڵی ئینسانی هەلووکە. ئێوە بۆچی واکەن بەڕاستی؟ مەگەر ئێوە دایک و باوکتان نییە؟ مەگەر ئێوە ژن و مناڵتان نییە؟ مەگەر ئێوە بەڕاستی شعورتان نییە؟ مەگەر ئێوە بەشەر نین؟ چۆن ئەم هەموو درۆیەکەن و تاقەتان لێ بخەون؟ چۆن ئەم هەموو درۆیەکەن ئێوە؟ لە شۆ ئێوە هەموو درۆیە هێنن؟ بەڕاستی بڕۆ تەواوی نەتەوەکان سیرکە شتی ئاوای تێدا نییە. هەروە بە ئاشکرا تۆ بێ ڕۆژانە درۆکەی دەرخوادی خەڵکی بدەی وەنیگەرانی لای خەڵک دروستکەی لای خەڵکێکە بەداخەوە ڕەنگە خۆشباوەڕ هینا من بە سەیری کەم ئەزانم کە درۆیە. ئەمڕۆ لانی کەم 100 دانە بابەتیان بۆ نردووم یەکسەر نووسیم ئەمەش درۆیە. تەنها و تەنها ئێمە فریای ئەوەکەین بڵین بەڕاستی ئەمانە درۆن. عیبە ئەوە درۆ مەکەن. ئەم هەموو پێیجە داتان ناوە لە دەباشان لەم لە بەس خەریکی درۆ پێشانەوە نیەوە. بەڕاستی عیبە، بەڕاستی عیبە. تۆزە شعوری ئینسانیتان نەبێ، تۆزە ئیحساستان نەبێ، هەستان نەبێ. هەست
باشە ئینسان نابێ ئاوا درۆکە بە ئاشکرا ڕەنگە زۆربەتان پێشی بێدایک و باوک بن پێتان مەسەن نەزانن کە کێن بەڵام تۆ لە پشتی ئەو نووسینەوە هەست بە شەرمەزاری ناکەی تۆ هەست بە تەیقبوونەوە ناکەی بەڕاستی هەر بەڕاستی تۆ خەجاڵەتی ناکێشی ئەمە درۆیە کەی با نێشناسن کە پێشی بێدایک و باوکی بۆ مەمە درۆیەکەی بۆشیکەی ئەگەر پێ دوا بێ لە پشتی پێیجێکی بێخاوەنەوە خۆت شاردۆتەوە کەس ناسێ بەڵام لانی کەم خۆت دەزانی کە درۆەکەیت سبێنی ئەزانێ کە تۆ چ کائینێکی درۆزنیت باشە تۆ خۆت درۆ لەگەڵ خودی خۆتاکەی لاقەت باشە ئێستا قسەتان بۆکەم لەبەرەوە تۆزێ لانی کەم دەستگرن بە درۆ ئەوەندە درۆ مەکەن لە بەیانی ئێوە هەموو ئەم هەفتانە بەس خەریکی درۆکردن بوونیەوە عیبە من نامەوێت پێیجەکان ببژێرم شەرمەزاریان کەم بەڕاستی بەڵام سەر لەبەرتان درۆکە سەر لەبەرتان کاگەڕام ئەوە ڕاستە سەعادە لاهورەگرن کورە وەڵام ئەگەر ئەو گونەی بگرن کێ بۆ چی گرێ کاکە کێی گرێ بەڕاستی ها بۆ مەگەر کارەبان خەڵک بگرن بۆچی چییە کاکە کاکە ئەوە ڕاستە پەلاماریان ئێستا وا پەلاماریان نا ئەرە وەڵا فلانە ڕێکەوتن کرا ئەرە وەڵا فلانەش دوا بوو هەر درۆکەن لە خۆتانەوە ئەمە وەڵامێ بوو بۆ درۆزدان هیوادارم کە ئەوە درۆ نەکەن بەڕاستی وەڵام بە کوردستانی نوێ تەمان عەزیزان کوردستانی نوێ ئەمەیە پێتان بڵێم کە ڕووزەترین ڕۆژنامەیە کە بچووکترین متمانەی نییە بەڕاستی لە ساڵی 91ەوە ئەم شتە بە ناوی کوردستانی نوێ کارەکە جگە لە درۆ دەلەسە و ساختەچێتی یەکشی ترینە لە حەقیقەتە حتا خەڵک پێی عیبە وەکو سفرەش سێری بکە ناشلۆ برنجێکی لەسەر بخوا بەڕاستی پێی عیبە کوردستانی نوێ یعنی چی ئێوە حیزبەکەتان داڕزاوە کە یەکێتیە ئیتر ڕۆژنامەی ڕووزەت چ ڕۆڵێکی هەیە بەڕاستی بابەتێکی نووسیوە بۆیە وەڵامی ئەدەمەوە لەبەرەوەی کە بەشێکی لەگەڵ ئێمەیەتی کە ئێمە پشتیوانی لاهوری شەرجەنگیمان کردووە لە دواوە دەستی یەکێتی مەبەستن 30 ساڵە چێ دەستی ئێوەی بەستووە ئادەی جەماعەتی کوردستانی و جەماعەتی دەباشان و ماڵی پاڤێڵ و قوبادە ئەوانە چێ دەستی ئێوەی بەستووە 30 ساڵە ئێوە 30 ساڵە چێ دەستی بەستون جگە لە درۆ لە دزی لە خیان یەکشی تر ناکەن ها چێ دەستی گرتوون بەڕاستی چێ دەستی کەلەپچە کردوون ئیشارەی بە ئێمەوەیەوە گوایە خەڵکانێکی وەکو ئارام ئەحمەد پێشتیوانە لە لاهوری شێرجەنگی کردووە کە ئەمانە 30 ساڵ دژی یەکێتین باشە گوایە ئەمە بە نوکتەی زوعف لا وەکو هینی لاهوری شێرجەنگیەکە لەکاتێکە خۆ لاهور دای لە ئێمە نەکردووە کاکە پشتیوانی بکەین ئێمە خۆمان دژی بنەماڵەی بازێن دژی ئەم کودەتایە هاتۆتە مەیدان و پشتیوانیمان کردووە خۆ لەسەر داوای کەس نەبووە بەڵام من لێرە وەکو ئەوان قسە ناکەم شەرافەتمەندانە جوابی ئەوانە ئەدەمەوە ساختەچیانە باسی مەسەلەی هەڵبژاردن و دەنگدان و ئەلەم بابەتان ناکەن بنەماڵەی بارزانی کە گودەتای کردووە بەسەر کەسی یەکەمی یەکێتیەکەتەنا کە لاهوری شێرجەنگیە لە ساڵی 75ەوە دەیان هەزار یەکێتی کوشتووە هەر لە حیزبەکەی خۆتە دەیان سەرکردە یەکێتی ترۆرکردەوە کوشتوێتی هەر ئەو بنەماڵەی بازانیە کە ئێستا بنەماڵەی تاڵەبانی وەشاناز و کشتەکانی برای مەحمەد بوون بە پیاوی بنەماڵەی بازانی ئەی بۆ بنەماڵەی بازانی یەک کودەتاکە لەگەڵ ئێوەیە بەسەر هاوسەرەکەی بەسەر سکرتێری یەکەمتانە کە لاهوری شێرجەنگیە ئێوە ئەوەتان پێشەرم نییە بەڵام پێتان عیبە ئێمە ومانان و خەڵکی ئازادی خواست پشتیوانی بکەین لاهوری شێرجەنگی کە کودەتای بەسەرا کراوە ها بەڵام ئەوەتان بەلاوە ئاساییە ئەوەتان بەلایەوە ئاساییە کە تورکیا و قیادەی موقەتە بەڕابەرایەتی بنەماڵەی مافیای بارزانی لە ساڵی 1970 زیاتر لە 750 پێشمەگەیەکەتی شەید کردووە لە کارەساتی هەکاریە بەڵام ئێستا ئێوە ڕۆشتون تورکیاتان هێناوە بنەماڵەی بازاییتان هێناوە بۆ سەر هاوسەرەکەی خۆتان باشە مەگەر وانییە ئێوە هاتوون بوون بە نۆکەری تورکیا وەکو بنەماڵەی تاڵەبانی پاڤێڵ و قوبات و کچەتیوەکانی بەلای ئەحاڕەش بوون بە نۆکەری بنەماڵەی بەزایین تورکیا بەڵام تورکیا 150 ساڵە لەسەر زینە بەچاڵکردنی کورد خۆی بنیادناوە ئێوە بوون بە نۆکەری ئەوان بەڕاستی باشە هێشتا بەلاتانەوە ئاسایی نییە خەڵکانێکی ئازادی خوازی لە دەرەوەی یەکێتین کە ڕەخنەی لەم حیزبە یەکێتیە هەبووە بێدیفاع لە هەڵوێستی هەبێت لە بەرامبەر مۆزوعەکانە
بەڵام بەلاتانەوە ئاساییە تورکیای دوژمنی سەرسەختی کورد بێ ئێوە ببن بە نۆکەری پەلاماری هاوسەرەکەی خۆتان بن و بتانێت ترۆریکەن لە ناو ماڵەکەی خوا لەسەر چنار یا ئێوە بشن بنەماڵەی بازانی بهێنن بەدەیان چەکداری بێن لە سلێمانی بۆ ئەوەی کە لە شەوی کودە تاکەیە پەلاماری لاهور بنە ترۆریکەن بۆ بنەماڵەی بازانی بۆ تورکیا کامیان لەسەر حەقا ئێمەی شەرافەتمەند یان دوژمنانی کورد کە بنەماڵەی بازانی و دەوڵەتی تورکیایە کامان بەڕاستی لەسەر حەقین ئێوە هیچ شەرم ناکەن ئەم قەڵەم بەعسیانە بۆ مەگە بنەماڵەی بازانی لە ساڵی 75ەوە هەزاران هەزارێکێتی ترۆر نەکردو نەیکوشتووە لە شەڕی ناوخۆ لەم بابەتانەیە مەگەر تورکیا نەیکردووە بۆ ئەگەر ئێمە ومانان پشتیوانی بکەین یا هەڵوێستمان هەبێ دژی ئێوە ڕسواکەین و دیفاع لە لاهوری شێرجەنگیکەین ئەمە عیبە لەبەرەوەی ئێمە 30 ساڵە دژی یەکێتین بەڵام بە سەدان پەیجی سەر بە بنەماڵەی بارزانی بە پارەی دزی کە لە سوشیال میدیا دانراوە شەوانە و ڕۆژانە شان بەشانی دەباشانە ڕووزەردەکە هەڵئەسێ سوکایەتی بە لاهوری شێرجەنگیەکە ئەی ئێوە بۆ ئەم لەشکرە شڕەخۆری پارتی بنەماڵەی بازانتان هێناوە بۆ پشتیوانی خۆتان بۆ شەڕ لەگەڵ لاهوری شێرجەنگیە بۆ ئێوە ئەمانە هەمووی ڕەوایە بەڵام بۆ ئێمە ومانە ناڕەوایە لەکوێ بەڕاستی شتی وایە لەکوێ لەبەرە ڕاستیەکان بەو جۆرەیە کە من باسی یەکەم ئێوە هەساون تورکیاتان هێناوە بنەماڵەی بازانیتان هێناوە هەچی میدیای چاواشی بنەماڵەی بازانی هێناوتانە سەدان پێشتان هێناوە بۆ سەر هاوسەرۆکەکەی خۆتان هەی شەرمەزار بن کوڕانی جەلال تاڵەبانی وە کچانی بلێ ئەحاڕەشی کورتان درو کە باوکتان بە سوالکەریش مرد ئێستا هەمووتان بوون بە ملیۆنێر و ملیارێر لە بەریتانیا و لەمانە لەم شەوانە لایڤەکەم وەرسە شاناز کە چی هەیە هەمووی باسەکەم بەدەم من دۆلای جیوە شانازی بلێ ئەحاڕەش باشە لە کاتێکە برایم ئەحمەدی باوشی ئاو نەخێری بۆ کورد نەبووە لە هەموو تەمەنیانە لە شەسەکانەوە ڕای کردو بە بەریتان دانیشتووە هەتا ڕۆژەی مردووە باشە 1 سەعات یەکێتی نەبووە برایم ئەحمەد 1 سەعات لەبەرەوە ئەبێ کوردستانی نوێ شەرم کە لە جیاتی ئەو قسانەکە بیکات باشە ئێمە 30 ساڵە دژایەتی یەکێتیەکەین دژایەتی چەتەکانی ناوێکێتیەکەین دژایەتی پاڤێڵ و قوباد و کچەکانی بلێ ئەحاڕەشەکەین کە دەیان ملیۆن و ملیاریان دزیوە ئێمە 30 ساڵە دژی چەتەکانین لە ناوێکێتی و پارتیە هەتایشە هەر دژی چەتەکانە بین لە ناوێکێتی و پارتیە ئەوە حەقیقەتە بەدەست کەس نییە لەبەرەوە ئەبێ ئێوە دەمتان تاخن بەڕاستی ئەبێ ئێوە دەمتان داخن ئەمە بانەکە و دووهەوا نییە خۆتان بنەماڵەی بازانی بێنن تورکیا بێنن سەدان پێیج و ئەکاونتی زۆڵی بنەماڵەی بازانی دیفاعتان لێ یەکەن بەڵام ئای چۆن تاوانە ئەو خەڵکانە دیفاع لە لاهوری شێرجەنگی یەکەن کە 30 ساڵ دژی یەکێتین بۆ بنەماڵەی بازانی دژی یەکێتی نەبووە بۆ کەمی لێ کوشتون زەحمە نەبێ کێ بوو زمانی کەریم عوسمانی بڕی لە هەولێر دەیان فەرماندان پێ بڵێم کە بنەماڵەی بازانی کوشتویانە هی یەکێتی ئێوە شەرم ناکەن بەڕاستی بێحەیاینە ئەوش وەڵامێ بوو بە کوردستانی نوێ خۆشەویستە ئەوەن بەسە لە حەقیقەتە دوێنێ بینیمان خۆن مایشکردنی پاڤێڵ بەجلی سەربازی و ئاوایە کرد و ئاوایە کرد باوکم بە ناموسم پاڤێڵ جەبانیت با قورئان بێشەهامەتیت با خوا هیچ نیت با باش بیزانیت کێزێکتان دووشکە لە کۆمەڵێ مناڵ بەنای دژە ترۆرەوە ئەم مناڵانە تا وازانن هەموو شتێک مەسەلەی هینە مەسەلەی وەکو فلیم وایە سەری فلیمی ئەمریشیەکانەکەن و ئایبی و تۆبی بڕە وازان ئاوایە شەڕکردن شەرتە مەیدان شەرتە بەڕاستی لە کەرکووک ئازابوونەیە زەحمە نەبێ هێزەکانی کۆستەت و دژە ترۆر و فڵان و فیسار و ئالەم بابەتانە ئەو کاتی ئێوە پیاوبوونەیە لە کەرکووک ڕاتان نەکردەیە هەڵتیزان بە شەرەف و ویژدانم بەیانی حەشتی شەعبی بێ بۆ سلێمانی ئەو دژە ترۆر و ئەوانەی کە لەگەڵ پاڤێڵە دوێنێ خۆیان بایە لە سەیران بە پێوە میزەکەن لە سەیران بن بە پێوە میزەکەن قەسەم بەخوا باشان ئەناسم بۆ کوڕی خەڵک ئازنجارەکانە بیرفێن لە سلێمانیە بۆ سەرانسەندن و دزی و جەردەی و تلیاکفرۆشی دەرمانفرۆشی ئێوە ئازان لە حەقیقەتە ئەگەنا ئێوە چین دڵنیاتانەکەم بڕۆ تەواوی ئەو کەسانەی کە شارەزان لە مەسەلەی دەروونناسیە بڕۆن ئێوە بهێن ئەوەی دوێنێ پاڤێڵ تاڵەبانی کردی لەگەڵ ئەو تۆپەڵە مناڵە لە جەدەرە ئەم بابەتانە تەنها و تەنها نەخۆشی دەرونیە گرەی خۆ بەکەم زانیە بەڕاستی باشە ئەیزانی کە دۆڕاندوێتی بۆیە دوێنێ هەستا وەکو کەسێکی نەخۆش کۆمەڵە خەڵکی کۆ کردەوە ئینا چه مناسەبەیەکەیە تۆ چی زەحمە نەبێ هاوسەرۆکی حیزبێکی کە ناوی یەکێتیە بنمونە
باشە شەقی زەمانە کردی بەشە بێ کوجا تاڵەبانیت ئەم هێزە چی هێنیت و ئەی بێت و خۆ باعی بەم جلۆ لە بەریەکەی بەڕاستی ئەگەر نەخۆشی دەرونی نییە ئەگەر تلیاکە حاتەکە لێ نەیاوە ئەگەر دەرمانەکە ناخۆی بەڕاستی ئەم نەڕەوتکانە چێ کۆ کردوێتەوە زەحمە نەبێ چی نەمانە یعنی دژە ترۆر چییە ئەمانەکە تۆ دوێنە دانابوون و هێزی ئاڵتونی شێخ جەعفەر و دژە ترۆر و نازانم چێ قسە قۆڕانە چیە کاکە وڵای ئێوە هیچ نین بەڕاستی ئاسن پاتێکێتی هەر هێزیان نییە بە هەفتاتانەوە بە هەشتاتانەوە وڵی هێستان نییە لە بیرمانی خۆ کاکە هەشدانە هەزار ڕاکەڤانی لە ئەینابوو لە منتیقەی شەنگاڵا بوو 200 داعش هاتن هەر هەمی هەڵیان تیزان باشە هەمی هاوە هەولێر هەمی ڕای کرد لە منتیقەی شەنگاڵا 8,000 ڕاکەڤانی تیا بوو باش نییە هەمووی جامەنەسوەکانی پێشا لە ملیانەوە ڕایان کاتن بۆ هەولێر باشە هەموو داعش هاتن ناوچەی شەنگاڵی هەمووی داگرت کەشی ئەوانەی کە ڕایان کردبوو شەرواڵەکەیان بەجێ هێشت بوو لە شەنگاڵا لە هەولێرە ئەیانوو بۆ پێشەوە پێشمانکەوە بازانێ بۆ کوێ پێشتانکەوێ دەرپێکە جوانە شەنگاڵ بەجێ هێشتووە زێڕەڤانی ڕاکەڤانی شەروارەکە جوانە لێ بەجێ هێشتووە تۆ شەروارەکە بۆنی لێ ماڵە ئابێ خۆ پیس کردووە کە ڕاکردووە لە تەسی داعش لە هەولێر بۆنی بە قارەمان قەسەم بەخوا دژە ترۆرەکەی پاڤێڵ و ئەوەی کە پێشی هیلاق شێرجەنگی بوو هەروە بوون بەخوا ئەم تۆ بەڵام ناوەڕدی دەتانەوە عیب و شوورەی ئەتانێ ئەمانە شەتان بۆکە کاکە ئەوانە کۆمەڵێ خەڵکن لە سلێمانی و لەو منتیقا سەران لە خەڵکە سنن بە دێژایی مێژوو ئەمانە چین سێ کەسیان داناوە هێزی ئاڵتونی و هەتیەکی خوێڕی هەیە ئاکام نایە کە شەرەفەی هێنایەتی نازانم کابرایەکی متەرجم بۆ کاتی خۆی کردوانە بەشت دایان ناوە یا کوڕەکەی شێخ جەعفەر و ئەنم بەوەتانە ئێوە خۆزگا بە خۆزگای ئەو خۆیە حەشی شعبی ئەهات بەرەو سلێمانی بزانم ئەمانە ئەو نە پیاوە بن ئەو نە پیاو نابن بەڕاستی لەبەرەوە ئەوەی کە دوێنێ پاڤێڵ کردی گرەی خۆ بە کەمزانینە و بەرهەمی دۆڕاندن و شکستە و بەڕاستی نەخۆشە ئەو ئینسانە بۆیە دوێنێ ئەو شتەی کرد هەسا ئەمانەی کۆ کرد بوو خۆی بە ئەیە وایە کرد و ملی بە ئەیە قنی بە ئەیە کورە تۆ تەواوی پاڤێڵ کاکە پاڤڵە پاڤێڵە نازام چییە تۆ هەر بەڕاستی تۆ نەخۆشی بە قوربانە بن تۆ چیت خەریکیش بەزمێکی تۆ دوێنێ بە پێوزان بۆ چی واتەکە دوێنێ ئەدەیە کێ بترسێنی کاکە ئەدەی کێ بترسێنی بە قوربانە بن باوکم بە ناموسم پاڤێڵ تاڵەبانی لەو کوردستانە زەلام تۆی خۆش ناوێ بە قوربانە بم لە منی ببیسە باشە با قورئان هەموو سلێمانی ڕکان لە تۆ شانازی برای مەحمەد با قورئان هەموو سلێمانی وەکو سەجێکی پیسی لاکۆڵانی سێری ئێوەکە لە ئارام مەحمەی ببیسە بەم کەلەیە هیچ کەسی ئەوەی خۆش ناوێ خەڵک ڕقی لێتانە با باش بزان کەرکوب تاجی کرا پاڤێڵ تۆ بەڕاکرد هەڵە تیزان لە کەرکوب فلیمەکەم بینی کە خەڵک چۆن ژوێن و سوکاتی پێدا کە ڕاکەی لە کەرکوب ئەوە کاتە بۆ پیاو نەبوویت خێزەکە ئەو کاتە چی بەسەرها ئەتان ناسین ئێمە کاکە ئەتان ناسین ئەم شاتان بۆچی وا لێ کردووە بۆچی ئەم شاری سلێمانی وا لێکەن بابا ئەمانە بۆ هیچ ماندوو نەبوون هاتنەوە سەر حازری لەو سلێمانیە هەر شوێنەکە بینی مەجموعی سەبەتی تیادا ناوەڵی مەعسکەرە بۆچی چی هەیە لە ئارایە کاکە چی هەیە چی بەس تێمگەین لە سلێمانە چی هەیە کاکە با قورئان بەیانی پازار بێ ئەو نە پیاوین شەڕکەن ئێوە بەخوا حەشی شعبی بێ ئەو نە پیاوین ئێوە شەڕکەن حقیقەتەکەتان پێ بڵێم کاکە کەواتە ئێستا لەم شارا ئێوە بۆچی واکەن ئەم هێزانە چییە لەم شارا ئێوە بڵاوتان کردوتەوە لەناو سلێمانی لەم جادە و لەو جادە بۆچی چی هەیە لە ئارەیە وەڵڵی عەیزان هیچ شتێ لە ئارەیە نییە با قورئان یەکشت لە ئارەدا نییە خۆشەویستە لاهورە بەخوا شەڕتان لەگەڵا ناکات ئەو وەکو مانتەق بینی کردوێتەوە لە ڕۆژی کودەتاکەوە ئەو شەڕی نەکردووە ئەگەر چەکداری لە دەورابێ حیمایەکانی خۆیەتی بۆ پاراستنی خۆیەتی یەکی خۆیەتی بەڕاستی تەوا خۆ نەچۆ بۆ شەڕکاکەجێ چونکە بۆ لەبەرەوەی لاهور شێرجەنگی خاوەنی یەکێتیە خۆ پاڤێڵ و شەڕەنس خاوەنی یەکێتی نین ئەزانم ئێستا کودەتایان کردووە و لە ئەوەڵەوە ئەوانەی کودەتاکەن هەروە دەرەکەوێ کە گوای ئەوان شتن 6 مانگی تر ساڵێکی تر شتەکە ئاوا نامێنێتەوە لاقەتە کەواتە ئێوە ئەم شاتان بۆچی وا لێ کردووە ئەم شارە بۆچی بۆ مەعسکەر ئەم هەموو مەفرەزیە چی و لە شەرە وڵاتان کردوتەوە لە پێناوی چییە چی لە ئارا هەیە کاکە ئەو شارە ئەوانە ئارام بێ بۆ هەر بەڕاستی بەڕێزان ئەم شارە کە سلێمانیە یان با بڵێن خودی یەکێتی ئایەکێتی خۆی خاوەنی نییە یعنی ئێستا شاناز بۆ بە خاوەنی یەکێتی لیلۆس لمۆزە بۆ بە خاوەنی یەکێتی کاکە آخر ئەکرێ ئینسانی بێڕەوشت دابنیشێ لە شارەکە بڵێ وەڵام من حەکەمم تو شەرەف و سەرانی یەکێتی ئەسەر کردایەتەکەی ئەنجومەنەکەی کادرەکانی توخوایەوە بەشەرن
توخوایەوە پیاون ها باش ئێوە بۆونە جەبانن هەمووی دوای پارەکەوتووە بۆشی نایسە شەقامەکان و بابە من دژی یەکێتەکەی ئێوەم بەڵام لانەکە لەبەر حرمەتی یەکێتەکەی خۆتان لەبەر ئەم ڕابردووی کە هەیەی وەرنە سەر شەقام بڵێن بە بەربێتە ڕاگرە پاڤێڵ و شاناس یا بنەمەڵی بازانی بڵێ ئەمە چییە لەو شارە ئێوە خولقاندوتانە ئەمە هەمووی هێزە چیە کۆیەکەنەوە دەناو شار بەرتەناتی گیانی ئەو خەڵکە بۆچی ئێوە ئاواکە بەڕاستی ئێوە شەرم ناکەن لە حەقیقەتە سەرانی یەکێتی و کادر و ئەندامی یەکێتی بۆچی بێدەن بوون ها بۆچی بێدەن بوون بۆچی قسە ناکەن ئێوە تاکە ئێوە ئەمە قبوڵەکەن ئەمەی کە شاناز و پاڤێڵ و ئەوانەیە کە تاکە ئێوە قبوڵیەکەن تۆزێ هەستکەن بە مەسئولیەت جا هەمووشی ئەڵێ یەکێتی حیاتەکە و یەکێتی نیشتیمانیەکەمان و یەکێتەکەمان ئەوەیە ئەیکوە ئێوە تێکێخێ بێ بە قەشمە یەکێتەکەتان کاکە هەر سلێمانی بەدەسەوە یەکێتی ئەوە حاڵی سلێمانیە کە ئەیبینن باشە شەو تا هەتاوەکو بیانی هەزار شەکدا بڵاوبووتەوە بۆ سلێمانیە هەر لە خوان و یەن و ئەڕن و ڕێخەمە مەگن و سیارە ئەوە سێن و تەفتیشەکەن و چییە لە ئارەیە کاکە هیچ لە ئارەیە نییە خۆ کاکە هیچ کودەتایە کراوە لەلایەن بنەماڵەی بازانیەوە کە ئەوان عرابی ئەم مۆزوعە بوون دژی سەختترین نیاریان کە لاهوری شێخجەنگیە ئەویش بە کوڕانی تاڵەبانی بە کچانی بڵێ حاڕەش کردویانە کە ئەمانە بوونەتە نۆکەری بنەماڵەی بازانی کودەتایان کردو بەسەر لاهوری شێخجەنگیە تەواو دەمە چییە ئەیتەوی بۆ چییە یعنی ئەم حیزبە هەر بەڕاستی خاوەنی نییە بتوان ڕێگا چارێ بدۆزێتەوە کە مۆزوعە ئاوای لێنەیە ها سير ليه لا كيوا لا بيز روشي رابردو هتاوكو ئێستا چەندین کەسیان گرتووە کە هەموو ئەمان ڕۆژگاری یەکێتی بوون قوربانیان بۆ حیزبەکەی ئێوەیاوە من خۆم دژیشیان بووم بۆ شارەزاییتان پیاوی خۆتان بوون ئەمانە ئێستا چێگرێ وەڵا کاکەمان لەگەڵ لاهورا بوون باشە پێش کەسیان ڕفاندووە بە ناوی بینایی لەبەر محەممەد سامان عمر شوكت ديار هجران علي سمات راغب ديراو عمر عبد الله أمانة هر رفاندوه هموشيان دزقاي زانياري ودجترورو أمانة بون رفاندونيان بافيل هاتشاو زنداني كل هالنازان لشون أمانة جاتو ورا تو بشر 20 سال دابنيشا آخر من دمك هاوارك ميشيتي بون عيبه دمك هاواركم بارتي بون رسوائية شرمزارية بس كذا بجي على محمناكا هلا بري آواتان ليه 20 سال دواء يكيت يكون بياي بوكوشن دزي بوكن تعدال خلقكن بجي ماما يكن لدوايا هر خوانين آواتان ليكن باشا بينسا تاخنا زندانوا باشا بنمالي علي شامار شيان نكر بو يكيتي باشا هاو سنكي علي شامار روحي شاد كبسيرة ورقرا شي نكر بو يكيتي علي شامار خوي لحفتا وحشش وحتا چی نکردو بو یەکێتی باشە ئێستا کوڕەکانی لە قەڵاچوالان لە دوای ڕاپەڕینەوە خزمەتی یەکێتیەکان کەشی ئێستا هەمووی بڕە بۆ ماڵەوە تۆ بۆ خۆ خزمەتی باوکەکە لەبەرەوەی کە مایلی لاهوری شێخجەنگی ئەوە حیزبە بەڕاستی ئەوە حیزبە تۆ 20 ساڵ دابنیشی خزمەتی کرد دوای ئەوە بەرامبەرێ بکە بگرێ بۆ ڕفێنێ تعدالێکە ئابروت بەرێ سەرۆکی دەستگای زانیاری بەتونەکە کا بەسەرتا ها هو شلاتي خانية هل براسية حزبة ها أما شقوكيش خانية يا براسي هر حزب أما حزبة حسا كم يكشي بدهم بلن برسا لما وي أما نيا هر كسي شو بولاي بافيل جلات طلباني بولاي بافل نازان بارحال أزانم هردوكي دوشتي جازان بابتانا باشا بيخوش بيبلن بافل أوكي هر كأشيت اللي أم بافل جلات طلبانية دوم جان ناشتو بولاي شو كيسانش أو ندبي أدبه أو ندبي احترامه براسي هي ندبي مستواي هي ندنا خوش بلادي تلفوني وقت تشوف بلاي بافل أمر شو بلاي وتي بيا بعزا هربي لاوري شرجنجي أم شارة بجيبيله هربي أم كردستان بجيبيله وتم بابا من لقيت شيء برورهم لقيت شيء هات بدلوا الرشوة وتي بربو خد شيء بيك بابا تيجي كاك شيء يا كاكا خو سليماني مرشي بلاي حرجني يا كاكا كابرا بو چه شاشاري خويتي لاوري شرجنجي يعني شي بروا بو شو بروا كاكا تو برو شانازي برايم احمد لم حفتي دا آینده بفيديو قلتوما او قركي كهتنا لبريطانيا هموي بلاوكا مو بفيديو
بە بەڵگەوە هەمووی بڵاوکەوە کە تۆ خاوەنی لانی کەمین 100 ملیۆن پاوەنت دزیوە تۆ بێ بڕۆی بۆ بەریتانیا بەڕاستی تۆی دز تۆی بە بنەماڵە دز باشە پاڤێڵ و قوبار بێ بڕۆن بۆ بەریتانیا ئەبێ ئێوە سلێمانی بەجێ بێڵم ڕۆژێ دادێ ئێوە شار بەدەرەکرێن ڕۆژێ دابێ دەرپێکانی ئێوە بەدەم مناڵانەوە ئاوایکن بەسەری دارەوە ئاوای لێکن نەجارەکانی سلێمانیە ئاگات دەرپێکەی هەموو شتەکانی بڵێ حڕەش ئاوایان نەکە مناڵان من ئارام مەحموود نەبم پەلە مەکەن جارێ کاتان نییە خۆڕوا هەوانتە نییە کاکە لەبەرەوە هەر کەسی ئەچێ بۆ لای پاڤێڵ ئەمەندە ئینسانێکی بێمستەوایە ئەمەندە ئینسانێکی بێ ئیحترامە ئیتر ناچێتەوە بۆ لای ئەڵێ مە چییە وەکو تاوە نییە کاکەڵێن بە قورئان لە زیاتر لە 10 کەس تەلەفۆنی بۆ کردوم لەوانەیە کە چوون بۆ لای پاڤێڵ تەلەفۆنیان بۆ کردو کاکە هەموو زەلامە تاوە نییە کاکە ئەڵێن بۆ ئەڵێ هەر لە خۆ جڕ لێ هەر لە خۆ ڕاکە هەر لە خۆ لنگە قاچە بەعەزە لە جار وایە پاڵەکەوێ ئاوا ئەڵێ هینتە هینە بەدار لاسی نابە چۆلەکەوە ئەکەوتە خوارەوە باڵە فڕەیە کرد ئەی تاوە نییە و کابرەیە کاکە ئەو قسەکرد لەگەڵ ئینسانی بێسوودە لە حەقیقەتە باشە یعنی چی ئێوە چین تام کەڵەگاییە بکەن ها کورە یەکێتی نیشیمانی هەر بە تەواوەتی ڕسوا بوویت تۆ شانازی برای مەحموود داناوە بۆ هەڵبژاردنەکان بۆ مەڵبەند قوڕ بەو سەرە ئارام ئەحمەد قوڕ بەو سەرە یەکێتی و ئەندام و کادرەکانی بۆ مەگەر خەڵکی ئەو شارە بێعەقڵە دوای شانازکەوێ دەنگ بە شاناز بە عیب و شوورەی وەڵڵا بێڕەوشتیە وەڵڵا دەنگتان بە شاناز و پاڤێڵ بێئەخلاقیە لە هەڵبژاردنەکانیشە ئارام ئەحمەد قسەی خۆیەکات باشە بەیانی لاهوری شێرجەنگی بڕواتەوە شوێنەکەی خۆی باشە و بانگەوازکە بۆ مەسەلەی هەڵبژاردنەکان کە ئەوەی کە سەرۆکی لیستەکەیە ئارام ئەحمەد بە هەموو توانەوە هەردژێ بێت خوا گوناه نییە خەڵک دەنگ با بە ئێوە ها کفر نییە دەنگ بدرێ بە ئێوە بەڕاستی ئەو باش بیزانین بەیانی ئەو لاهوری شێرجەنگیە بۆ تۆ شوێنەکەی خۆی کە هاوسەرۆکی یەکێتیە من هاوسەرۆکە بەڵامی بە هەموو دەسەڵاتەکانیەوە و بچێتەوە سەرۆکی لیستەکە بێت و هاوار کا و دەنگ کۆکاتەوە بۆ یەکێتی من بە هەموو توانەوە دژێ بم بە هەموو توانەوە دژی هەڵبژاردنەکە بم خەڵک دەنگ با بە کێ بە شاناز بۆی ئەوەی کە ملێم بخاتە سەر یەک بە کچەکەی بە بووکەکەی بە کوڕەکانی ها کورە بابە وەڵڵا دەنگدان بە شاناز و بە پاڤێڵ و قوبات بە قورئان شەرمەزاری و ڕسواییە باشە وەڵڵا حاشا حازری ناکەم ئەوەی دەنگ بە شاناز و بە پاڤێڵ و بە قوبات بدە بێئەخلاقە بێڕەوشتە بە مانای کەلیمە بە ناموسم دزە بە ناموسم ماستاوشیە بە شەرەفم بێ خانەوادەیە ئەوەی دەنگ بە شاناز و بە پاڤێڵ و بە قوبات بۆسییانەوە ئەوە بێڕەوشتە بەڕاستی بێڕەوش نەبێ دەنگ بۆ سووک و ساختە چێنە نایە لە حەقیقەتە باشە وەڵاهی قۆنەرەکەم لە هەر هەمویان پیاوترە باش بیزانین باز نییە من دزنیم وەکو شاناز وەکو قوبات وەکو پاڤێڵ خۆ من دزنیم کاکە شاناز هێنتاناوە بۆ مەڵبەند یا یەکێتی کە عیبیت براڕۆ یەکێتی کە ناشیرینیت شاناز دابنیشی ئەو بکە وەرە یەکێتی تۆ ئەو نە ئەحمەق بیت لاهوری شێرجەنگی بخەیتە ئەو لاوە شاناز بێنی قوڕ بەو سەرە یەکێتی کەرە وەڵڵاهی ئێوە فڕتان بە دنیاوە نەماوە بە قورئان باخوا ئێوە تێک چوون کاکەچێ ئێوە تێک چوون باشە یعنی ئەمی شێتیە پیاوێکی شەریفی تیا نەماوە لە سلێمانیا بیهێنێ لە مەڵبەندەکە داینێ تا خەڵک خۆشی بوێ خەڵک بڵێ وەڵا ئەم پیاوە پیاوێکی شەریفی یەکێتیە من دەنگ لەبەر خاتی ئەم پیاوە دەنگ بە یەکێتی ئەیەم ئەوەی تیا نییە بۆ مەگەر ئێوە خەڵک بکە نەزانن کاکە دەنگ با بە شاناز ها بابا جەماعەتی یەکێتی نیشیمانی مەکتەبی سیاسی یەکێتی ئەندامانی ئەنجومەی سەکردایەتی یەکێتی کادران و ئەندامەکانی وەڵڵا خەڵک ڕقی لە شاناز و لە پاڤێڵ و لە قوبادە وەڵڵا خەڵک لە داخی ئەمە دەنگتان پێ نادا کاکە یەکێتیەکان ئەگەر ئەتانەوێ ئەم یەکێتی ئێوە هەسێتەوە ئەمانە دەرکەنە دەرەوە شاناز ڕسواکەن پاڤێڵ و قوباد ڕسواکەن کاکە ئەمانە فڕیان بە دنیاوە نییە بە ئیلاهی من ناز وەڵڵای من خۆ من دژی ئێوە یەکێتیەکان بەڵام وەڵڵای بەڕاستی پێم عیبە هەر بەڕاستی پێم عیبە کاکە پێم عیبە شاناز من حاڵ یەکێتی بێ بەڕاستی پێم عیبە چی بە خەڵکە لە شاناز ئەڵێ چی یەکەم خۆی دزە باوکی دزە خوشکەکانی هەمووی دزن پاڤێڵ و قوبادی یەکەم چەتە و مافیا و دز و دەرمان فرۆش و تلیا فرۆشن باشە بڕۆ قاچاقچێتێکە چەند سیارە هات لە گەرمیانە هەمووی ژیرا هەمووی قوبات تەڵەبانی باشە ئەمە حاڵەکەتان بەرە بۆ خۆتان عیبە بەڕاستی اینجا ئەوەشان پێ بڵێم کاکەیان هەر کەسێک لە فەیسبووکە قسەیەکە ئەمە وایە ئەو وایەوەی هیچ شتێک لە ئارەیان نییە هیچ شتێک لە ئارەیان نییە ئەوەی پاڤێڵ و شاناز و قوبادوانەکەن هەمی کەشوفشە
ئەوەی دوێنەیشکە دانیشتبوون بە لە دژەتلەر و ئەمانە هینەکە هەمی کەشوشە بەڕاستی خۆ گاڵتە نییە کاکە کاگەڕەوە پەلامای لە بۆچی پەلامای لاهورێن کاکەژێ بۆچی پەلاماری لاهورێن ئەو شارە خەڵتانی خوێنە بێت ئایا ئەو نەکردن فڕۆ بڕۆ پەلاماری بێ ئەیچۆ ئەو شارە خەڵتانی خوێنە بێ پەلامای لاهورێ کاکە سەدان چەکدایی لەگەڵایە خۆی بە پیاوەزانێ تەواوی ئەندام و کادریەکێتی لەگەڵ لاهوری شێرجەنگیایە هەر هەمویان خۆشیانەوێ ئەوە تا ئێمە کە دژی لاهوریش بووین کە دژی یەکێتیش بووین دیفاعی لە یەکەین دەیەگەیت کەواتە ئەم لاهورە شانسی هەیە بە مانای کەریمە تەواوی پێشمەگە دێرینەکان ئەڵێ سەرا یەکێتیەکان ئەڵێ کادرەکانی ئەڵێ هەر هەموو شار لاهوریان خۆشەیە کاکە کەس شانازی خۆش نایە ڕقیان لێتی تەواو خۆ بە زۆر نییە کاکە هەموو ڕقیان لە پاڤێڵە شمروشێتە چکە فڕی بە دنیاوە نییە کاکەژیان هەر لە خۆڵی ئەمڕۆ 45 مانگە نازانێت کە کاکە ڕۆژ مانگ تا سی لە سیەوەی تەوێ مانگی تازە ئەوە لە خۆن 45 مانگ ئەمڕۆ فڕی بە دنیاوە نییە کاکەژیان ئەوە تاکەی قسە دێ فەرموو کاکەژیان فەرموو ئێوەت با قسە نەکەین و فەرموو با بە عەمەلی ڕەفتارکەین کاکەژیان باشە وەڵای یەکێتی پارتی پێشی بە شۆڕشە دژیان بکرێن بەخوا بە قسەکردنیشیان بەسەر نایە کاکە خۆ حیا حرمەتیان نەماوە براشینم ئەو شانازە چەرمی ڕووی ئەڵەی پێڵاوی ئیتالیە 100 فیلێکە بەخاڵێ نایە 100 فیلێکە بەخاڵێ نایە کاکەژیان چە بێحەیایە تەواو پاڤێڵ و خوبا 100 فیلێکە بێحەیان کاکە ئەمانە براکەم تەواو خۆ بە زۆر نییە بە قوربانتان باش من لەم دوورەیشەوە کە دژی یەکێتیشم بەڕاستی پێم عیبە ئەمانە یەکێتی ئێوەن کاکە لانیکە من پێنجێنیم هەر لە پێنجێن دایان شەیدمان هێنا یەکێتیە هەمووی کوڕ یەکی ئێستا شەراز و لمۆس بیخۆن وەڵا بۆ ئێوە عیبە بە قورئان یەکێتیەکەن بەڕاستی بۆ ئێوە عیبە شەرمەزارەیە لە حەقیقەتە تەواو جاژدەن چی کوردستانی هێڵا دەستمان دوام مەبەستن دەستی چی بەغا تۆ خۆ دەستی خۆتێ بەسووە ئەوەی دەستی ئەندام و کادێکێتی بەسێ بۆ هەڵبژاردنەکانیش بنەماڵەی بازانیە کاکە ئایلەوە قوبا تاڵەبانی شاناس فڵانە فیسار بوون بە نۆکەری بنەماڵەی بازانی دژی لاهوری شێرجەنگی هەموو یەکێتی لەگەڵ لاهوری شێرجەنگیە دەنگتان نایەتی کاکە خۆ بە زۆر نییە یەکێ لە شەریفەکان دەنگتان نایەتی ئەگەر ئاوا ڕەفتارکەن بەڕاستی خۆ بە زۆر نییە کاکەژێ وای دانە من ئارام ئەحمەد کادر یەکێتیم کاتێک ئەبینم کە پاڤێڵ و قوباد و شانازەکان هەستاون بنەماڵەی بازانیان هێناوە کودەتا ئەکەن بەسەر لاهوری شێرجەنگیە خۆ من کردنیم دەنگمەم بە یەکێتی کاکە کەواتە تاوانی من نییە تۆ بەرامبەر بە ئامۆزاکەی خۆ بەرامبەر بە هاوسەرۆکی حیزبەکەی خۆ ئاوای بە فیتی بنەماڵەی بازانین من چۆن دەنگ بەمێ تۆ خۆت ڕەحم بە یەکێتی ناکەی من چۆن ڕەحمت پێ بکەم ئەیلۆ شتیا چۆنە بێ کاکەژێ نەخەی کەس دەنگ نادا ئەتوانێ یەکێتی ئەگەر ئەقلی هەبێ هەر ئێستا شاناز و پاڤێڵ و خوابرا و مەڕی لاهوری شێرجەنگی بڵێ کاکە ئێمە یەک تەشتمان خوارد یەک تەشت باشە تەشتی پێنجێن هەبوو کە دایکم بەمداڵی ئێمەتی ئاشت پڕ بۆ تەشتەمان خوارد کاک داهوژیان وەرەوە شوێنەکەی خۆ ئیشەکان بکە بچۆ سەرۆکی لیستەکەی خۆ کە بە قوربانە بم بۆی نەبین بە قەشمر بەڵام بەخوا عزیزان ئەم کچانی برای مەحمەد کاکە خۆ کچانی برای مەحمەد ئاگیان دنیا نییە کاکە خەڵکی ڕابواردنی خۆیان کاکە شەوانە لە دەباشانە هەمووی پڕە لە ڕێزما بۆ ژنی بەتەمەن پڕە لە پڕۆ پیرێژن کاکەژێ هەمووی شەراب بخواتەوە دانسەکە شەوانە لە هینا شانازە گەلاوێژی ژنی برای مەحمەد هەموو کچەکانیان بێکەوە تێگەی ژنی پاڤێڵە هەر هەمویان بێکەوە دانیشت شەراب بخۆنەوە و هەمووی دانسەکەن بێکەوە سەما ئەگەن دنیا نییە خۆ بە قوربانتان ئێوە باس چێکەدەوە ئێوە باسێکن کە ئەمانە یەکێتیتان بۆ یەکێتیتان بۆ بەڕێوەبەرێ هەر عیبە ئاگەن دنیا نیوەرە کاکە بەخی شەراب خواردنەوە دەگە و ڕەقس و شتن خۆ ئاگەن بێخەبەرن کاکە پارە وێرانی کردوون ئەمانە کاکە ئەمانەیان پارە هێن نازان چی لێ بکەن بەساق لەبەرەوە ئەمانە ڕاستینەن ئێش بێ پێتان بڵێم هەتا ئەم ساتە وەختە کە لەگەڵ ئێوە قساکەم هیچ ئاڵ و گۆڕێک لە بینی پەلەمەکەن ئەوە حەقەتە ئەوە برادەرێک پێوتم خۆشم ئەوازانم واللهی خۆشەویستان ئەو جەلا تاڵەبانیە هەتا من ڕقی لە شەرازی برای مەحمەد بڕۆ من بە هەموو سەرانێکێتی ئەڵێم بابێن ئارام ئەحمەد بە درۆ بخەنەوە هەتا تاڵەبانی من ڕقی لەو شەرازی برای مەحمەد بۆ ئەمە فیتنەیە باشە ئەوی نابێتەوە بۆ کوردستان حتا جەلا تاڵەبانی بە گۆچانەکەیەوە زیندوو بوو ئەو شانازە لە بەریتانیا کەوتە بوو بەس خەریکی شەراب خواردنەوە و سێکس و ڕابواردنی خۆی بوو
مامجار نێژ بێتەوە بە کوردستان نێژ بێتەوە بە ئەندامی سەکردایەتیەکێتیش باشە ئەگەر یەکێتیەکان ئەگەر وانە وەرن بە نەحلەتم کە دەی زەحمەت نەبێ باشە بزان جەلال تاڵەبانی چەند ڕقی لە شانازی برای مەحمەد بووە هەر بۆیە شاناز ئێستا چی درۆکە ئەڵێ بە گۆڕی مام ئەو منە زۆڵە بەڕێزان جا هەر کەوتی بە گۆڕی مام ئەوی درۆکەوە شاناز باشە بەڕاستی مام جەلال هەتا مرد نەیەشت شاناز بێتەوە سلێمانی یەک پۆستی نەیە نەیەشێتە سەرکردایەتی بە هیچ جۆرێک ئەمە حەقیقەتە کاکە لەبەرەوەی ئەیزانی ئەمە چ داعبایەک باشە یان دانیشێ وڵا کاکە پاڤێڵ دەرمان خوارد کراوەشی ئەلەم بابەتانە جا شتێکیم بینی لەلایەکە ئەڵێن کاکە بەڵگە هەیە شاناز کە تۆ ئەوەنە پاڵت زیوە ئەمە خانۆکانتە 1 2 3 4 5 لە بەریتانیا کەشی ڕێچی وڵا بەڵگە چییە جا هەموو کەسێتان بەڵگە دروستکات ئەمە قسەی شاناز خۆیەتی کەشی بەبێ ئەوەی ئێشتا لیژنە هەبێ بەبێ ئەوی لێکۆینەوە کرابێ بۆ ڕادیۆ ئەمریکا شاناز ئەڵێ وڵا ڕاستە بەداخەوە پاڤێڵ دەرمان خوارد کراوە دە بە قورئان درۆکەیت دەیەخوا خوار و ڕۆژکە شاناز بۆ درۆکەی وەڵڵا دەسێن بە قورئانە ئەگەر دەرمان خواردن بوو بێ بۆ ئەو پاڤێڵە شاناز کردوێتی بۆی ئەو فیتنەی دروستکات ئەو شانازە ئەگەر دەرمان خواردکردن هەبوو بێ هی پاڤێڵ دڵنیاتانەکەم ئیشی شانازە باش بیزانن شاناز کردوێتی هەوڵی یاوە پاڤێڵ دەرمانخواکە بە نوع نێژ مرێت و ئەوانە بەڵام بۆی کێشەکە دروستکات چونکە بە درێژایی مێژوو لەناو ئەو سەرکردایەتیانە ژن ڕۆڵی خراپی جێڕا لەگەڵ حرمەتم بۆ ژن هەیە ئەمە قاعیدەیە جا شاناز کوڵە فیتنەیە من ئەیناسم بەڕاستی ئەوە شاناز هەساوە ئەگەر ئەم شتە درۆ نەبێ دەرمانخواکردن هەبێ کە من خۆم بڕوا پێم وایە درۆیە ئەوە شاناز کردوێتی کەسی نێگرۆ شاناز نەبێت ئەوە ئیشی ئەوە بەڕاستی ها شتەکەی کردووە بۆی کە تووشی ئەم بەزمە بنێتەوە وازانە بۆ خۆی ئەیخوا کورت نایخۆیتەوە بەساقم بۆ ناخوری بەڕاستی بۆ ناخورێت وەڵڵای عەزیزان ئەو بنەماڵی برایم ئەحمەد بۆ کورد هەر فیتنە بوون بە قورئان باوەڕتانە بێ ساڵی 60ەکانیش بای مەکتەبی سیاسی جیا بوو هەر فیتنەی بلای حەڕەش بوو ئەو برایم ئەحمەد چونکە پیاوی ئینگلیزەکان بوو هەر خەریکی فیتنە و شەڕی هین بوو شەڕی دووبەرەکی نانەوە بوو هەروە بۆ برایم ئەحمەد بە دێژای مێژوو باشە ئەو شەڕی ناوخۆی لە 60ەکانەوە کە باڵی مەکتەبی سیاسی جیا بووە هەتاوەکو 90 کە دەیان هەزار کەسی تیاکوژە فیتنەی ئەو برایم ئەحمەد بوو باشە هەوی ئەو هەیشانەتی وەڵام مشکال لە ئارام ئەحمەدەکەم پۆلیسی ئەنتەرپۆڵ و نازانکە قسەی قۆڕی بابە پۆلیسی ئەنتەرپۆڵ کەم بە تۆڵم دزید ئەنتەرپۆڵە قیشێ بەسەرەوە کاکە ئەنتەرپۆڵە قیشێ بەسەرەوە کاکە خۆم جێنمەم نەکردووە ئەلەم شانازی برایم ئەحمەد بەڵگەم لەلایە کە تۆ سەدام لە دولات دزیوە ئەگەر ئەمە کش کاتە لەمە کرد ئەوە بەریتانیا ئەوە پۆلیسە لە تیفی مێردی بزانم چی بەناو لە تیفی بێتەوەیە بزانم چی بەناو کڕۆکشەکەتەوەیە بزانم چی بەناو هەمووی لێکۆڵی یەکەم من ئەیبەمەوە تۆ ڕسواکرێت تۆ دزیتەوە بەڕاستی باشە وەڵڵا عەزیزان خانوویان کڕیوە لە بەریتانیا وەکو ڕیزەگەڕەک وایە بە 75 ملیۆن پاوەند بۆ شارەزاییتە هەمووی تاپۆکانی هەیە کاکە تاپۆکانی هەیە ئێ خەڵک دەنگ با بە ئێوە ها دەنگ با بە ئێوە خەڵک بەڕاستی خەڵکی فام بەتاڵ خۆ تێک نەچوە کاکە پاشانیش وەکو منتە قسەکەین کاکە ئەو شارەوا لێ مەکەن کودەتان کردووە لەگە بنەماڵی بازانیە سەرکەوتوو نەبوون دۆڕاندوتانەتەوە لاهوری شارجەنگی دەستی بۆ چەک نەبرد زۆر مەدەنیانە پشوو درێژ ئارام سەنگین بەرامبەرتان ڕاوەستا و پەنای بە چەک نەبرد بۆی کە ئەو شارە بپارێزێ پێشت باسمان کرد نامانوێ باسی بکەین ئێوە کوداکەتان دۆڕاندووە ئێستا بیشی کوژن هەر دۆڕاندوتانە بەڕاستی پەلاماریشی بن هەر دۆڕاندوتانە کەواتە ئەو شارە وا لێ مەکەن بەڕاستی ئەو شارە وا لێ مەکەن ئامێشێتی نیشیمانیە ئەگەر خاوەنی هەیە پێویستە کۆب بێتەوە خۆی کێشەکەی خۆی هەلکات تۆ بەخڕەی پاڤێڵە شێت مەچە کاکە پاڤێڵ گوێ لە کەس ناگرێ چونکە شێت و پەتەڕیە بەڕاستی کەسیش لە پاڤێڵ نەتەسی ئەجە پاڤێڵ زۆر جەبانە بەخوا زۆر جەبانە ئەوە هەمووی کەش و فشە و خۆی بایان و هێزە هێنتوانە کەس نەتەسێ هەندێک کەس کاگەرام جێن بەخوا ڕەنگە بمانگن و بمان کوژن و کەس دیان نەتەسێ کاکە ئەتوانێت 100 کەس گرێ 200 کەس گرن 500 کەس ناتوان خۆ هەموو شارەکە پێشنەوە داکەتا ئەوان ئەو پیاوانین لە واقع باشە وڵا مەسئولین بەڵبەندی سلێمانی نەخۆش بووە براکەی دەی سلێمانی چۆ بۆ ئەوروپا وڵا درۆکن لەبەرەوەی لەگەڵ لاهوری عیلاقی بوو لاتان بردو شانسان داناوە ئەمە عەسی مۆزوعەکە ئەم قسە قورئانی تا ئەمە ڕاستی مۆزوعەکان بۆیە قسە لە من ببیستن خۆشەویستان بەخەرەی ئەم و پەیجە مەچن ئەمڕۆ دانیشتن کرا و ئەرە وڵا وایان وت و ئەرە وڵا ڕێککەوتن و ئەرە وڵا فڵانە کەس کەوتە بینەوە ئەرە وڵا وابوو سەر لەبەری درۆیە هەتا ئێستا هیچ ڕێککەوتنێ نەکراوە هیچ شتێ لە ئارێنە تاوەکو ئێستا
هەمووی دوو دەرەسەیە خۆشەویستە هەمووی قسەی سوشیال میدیایە قسە لە ئارام محەممەد بیسن بەخوا لە دەباشانە ئاوا بچوڵێنەوە ئارام محەممەد یەکسەر بۆتان باسەکە لایڤەکە سەعات 2 شەو بێ یەکی شەو بێ یەکسەر ئێمە سەرخەت چونکە لە دەباشانە بچوڵێنەوە ئارام محەممەد ئاگالێتی لە سەرچنا بچوڵێنەوە ئارام محەممەد ئاگالێتی باش بیزە یەکسەر دێمە سەرخەت ڕاستیەکانتان پێ ئەڵێم کە چی هەیە چی نییە لە ئارام محەممەد بیسن هەتا ئێستا هەموو شتەکان ئەهوەنە هەموو شتەکان ئارامە ڕاستە کۆمەڵی هەوڵ هەیە هەوڵی ئێرانیەکان هەیە هەوڵی پێشبەگەدەینەکان هەیە هەوڵی مامۆسایانی ئاینی هەیە هەوڵی فلانە برادۆستی هەیە هەموو ئەم هەوڵانە هەن بۆ ئەم مۆزوعە بۆ ئاشتەواییەک و ئەلم بابەتانە بەڵام ئەگەر هەوڵەکە جێگەی گرتی بێ ئەلم بابەتانە وەڵاشتی وانە دانەیە بڵای کردو پێیژە نازانم مثل ناوەکە لەبیر نییە ئەوە گەشتە ڕێکەوتن ڕێگەشتەکە چییە ڕێکەوتنێ بکەن سەکرداری کۆ بێتەوە و پاڤێڵ ئیستیقالە باوەڕە و بریتانیا نێتەوە بۆ کوردستان و ئەهینە لاهور بڕوات و پاڤێڵ بە سکرتێریەکێتی ڕوو ڕەژە بۆ درۆ وڵا درۆکیت وڵای درۆکی کاک جا ئەگەر ئەمە بێ کۆبوونەوەی سەکرداتی بۆ چییە پاڤێڵ خۆ ئەڕات و تەواو این عفو لاهور خۆ ئەڕات و تەواو بۆ درۆکەنیەوە کاک شیوە چۆنە بێت بۆ کوێ بڕوە ئەسەن لاوی شەرجەنگی هەر عیبە لاوی شەرجەنگی لە کوردستان شێ دەرەوە لە سێ دەرەوە بەڕاستی هەتا من لێرەوە بە لاوی شەرجەنگی ئەڵێم بۆ سەفەرش مێرە دەرەوە لەم کاتەیە هەتا بۆ سەفەرش مێرە دەرەوە ئەگەر خوا نەخواسە نەخۆشیش کەوتی دکتۆر ئەوەن بۆ ماڵەوە بە سەفەرش نەی بۆ ئەوروپا بۆ بریتانیا پێویست نییە ئەبێ لە کوردستان بمێنیتەوە وەکو دادبەڕوەکانی کوردستان بمێنیتەوە دژی ئەو بربەرێتی کە بەرامبەر بە حیزبەکە کراوە شکە بەڕاستی من پێ بڵێم لاوی شەرجەنگی من وەکو ئارام ئەحمەد ئاگام لە هەموو مۆزوعەکانم بنەماڵەی بازانی دشتن هەموو میدیاکەی نەم سۆشیال میدیایە هەموویان پشتیوانی لە ماڵی تاڵەبانیەکەن لە دژایەتی تۆ بۆ لەبەری تۆ دژی بنەماڵی بازانیت ئەوەی کە ئێستا دەرحەق بە تۆکرێ بە دەرەجەی یەکەم بنەماڵی بازانیە دوای بنەماڵی بازانی اینجا دەستکەلاکانی کە پاڤێڵ و قوباد و شاناز و لمۆز و ئالەم بابەتان بەڕاستی لەو دڵنیابە لەبەر ئەوە لەوەش دڵنیابە تەواوی ئەکسەریەتی کادران و ئەندامانی یەکێتی لەگەڵ تۆیان خۆفرۆش لە هەموو شوێنەکەیە ئەوە ئاساییە خەڵکی خوێڕێ پیا و لە هەموو شوێنە هەیە بۆ پارە ڕوا بۆ لای پاگەڵ پارەی دەورەگێت و بۆ خۆی ئەیخوات و ئەمەلی خۆی حیزەکە دوو لە ڕوویەوە ئەمە نازانم ئەمە لە هەموو دنیاەکە هەر هەیە بەڕاستی بەڵام دڵنیابە لەوە زۆربەی هەرە زۆری کوردانی ئەوروپا یەکێتەکەی خۆتان خەڵکی ئازادی خواست ئەوانەی لە کوردستانە وەڵاهی لەگەڵ تۆن دڵنیاتم کە لەگەڵ تۆن بەڕاستی تەواو شانس هەیە لە مۆزوعانەیە بۆ شانس هەیە لەبەرەی بەرامبەرەکانت شاناز و لمۆز و پاڤێڵ و قوباد و ئەم جۆر جانەوەرانن وەڵی باوکم هەموو کورد ڕقی لەمانەیە بەخوا هەموو کورد ڕقی لەمانێ لەبەرەوە من ئیتر کاتان ناگرم خۆشەویستان هەشتێ ڕوو بدا من لە هۆڵندا ئارام ئەحمەد هەشتێ ڕوو بە ئێستا دە دەقەیتر خوا نەخواسە نی سەعاتی کە کەرێتی کا پاڤێڵ تاڵەبانی هێست ئەوە بکا بەرامبەر بە لاهوری شەرجەنگی یەکسەر دێم لە قاوی ئەدەم یەکسەر پێزانم ها ناگەنە پردەکەی خەستە و خاڵ من ئارام ئەحمەد پێزانێ بە مۆزوعەکە وەلۆ تەکیبم هیوادارم ئەو بێعەقڵیش نەکات لە حەقیقەتە من هەرچەندە من دژی یەکێتیم بەیانیش هەر دژ ئەبم لە ڕاستیە بەڵام لێرەوە داواکارم لە سەرانی یەکێتی لە ئەندامان و کادرانی یەکێتی کە ڕۆڵێکی شەرافەرمەندانە بژێڕن واز لەو شاری سلێمانی بێنن ئەو شارە بەدەست ئێوە گیری خواردووە سلێمانی بریندارە کاکە ئەم شارە هەموو شتێکی بۆ یەکێتی کردووە بە درێژایی مێژوو بەداخەوە 90,000 شەهیدی یاوە لە منتیقەی سلێمانی و گەرمیان و قەڵاجی و ڕانی و پێنجێن و هەڵجە تەنها لە دەستەکانی یەکێتیە ئێوە ئەبێت تۆزێ حرمەت بۆ خۆتان قایل بن ئەو شارە وا لێ مەکەن ئەم کێشانە چارەسەرکەن بۆ خۆتان باشە بەڕاستی خۆتان ڕسوا بن باشترین چارەسەر بۆ ئێوەیە پاگەڵە شبر لاوی شەرجەنگی هەمووتان کۆ بلۆ دانیشن لە ڕێگەی حیزبەکەتانەوە کێشەکانتان حلکەن لاهور بە ئێوە تەصفیە ناکرێ ئەی هاوار لاهور مەدان بۆ ئێوە چۆڵ ناکە ئەی هاوار لاهور بەیانی زۆری لێ بکەن بە ناوی یەکێتی نیشتیمانی و جیابێتەوە زۆربەی زۆری کێتەکان لەگەڵ یا ئەڕوا کاکە زۆربەی زۆری ئەڕوایەکی تێکان والله بەیانی ئەو لاهورە ئیعلانی کا بڵێ ئەوەی کە لە دەباشانە نۆکەری بنەماڵی بازانیە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەمەیە کە لە 76 دامەزەوە تاوکو ئێستا ڕابەتێکێتی ئەم 20 کەسە ئەم 10 کەسە ئەم 50 کەسەیە داوا لە هەموو هێزی پێشمەرگە ئاسایش پۆلیس کادر و ئەنەکێتەکەم لەگەڵ ئێمە یەکێتی نیشتیمانی کوردستان گەورە بکەن بەخوا پێغەمبەر دەباشان و ئەوانە ئەوێ بۆ خۆیان دانیشتن سیر خۆن و زۆڵنا لێبن هەموو خەڵک دوای لاهورەکەوێ بە تایبەت یەکێتیەکە
خۆ بەخوا من بوومایە وامە کرد بە قورئان من بوومایە بەیانی ئەوەی کە پێڵێن چی پێڵێن جیابوونەوە بەیانی جیابوونەوە من ڕاگەیان یەکێتیم دروستە کرد هەر بە ناوێکێتیەوە ها نەکەی لاوی شەرجەیەک شاسەفا بکەی بە ناوێکێتیەوە نەبێ گیانە بیتەوە یەکێتی کەسی یەکەم تۆی ئەو سەکردێت کە هەن تۆ داناون هەموو منەکەم لەلایە فۆرمی دەنگدانەکەیش هەمیم لەلایە تۆ خاوەنی یەکێتی تۆ کەسی یەکەمی یەکێتیت هەموو سەکردێتەکان لەگەڵ تۆوا بوون باشە ئەگەژە هەنێکی خۆیان فرۆشتوێ ئەو بخۆ بەحسێکی ترەوە خەجاڵەتیە بەڵام دڵنیا بەلەوە ئەوە بکەی هەموو یەکێتی دوای تۆکەوێت بۆیە عەزیزان لە دوجاری قسەکانمە من هیوادارم خوێن لە پەنجەی هیچ ئینسانێک لە سلێمانی لە کوردستان نیێت هیوادارم ئەم کێشەیە بە ئارامی حەل بکرێ لەبەر خاتی خەڵک هیوادارم کە پەلامار و پەلاماردان و هەڕەشە و گوڕەشە و ئەبێ بڕوا و ئەبێ وابکە و ئەبێ بکە ئەمە تەرککەن بەڕاستی ئەمە تەرککەن واز لە مۆزوعانە بێن ئەو خەڵکە بێکارە باە خەڵک بێکارە خەڵک بێنانە خەڵک بێ موچەیە خەڵک بێ ژیانە خەڵک سیدانە ساڵ لە سێمانی ئەوە حاڵنێ ئەوانیتیان واز لەو خەڵکە بێن ئیتر شاناز و پاگەڵ و قوبات خۆتان تێرن بە سەدان ملیارتان دزیوە خۆتان نازان ئەم پارێکی لێ بکەن خەریکن ئەتەقن ئەڵەی مڵەن خوێنی خەڵکتان بژیوە وازی لەم بەربەرێتە بێن بەڕاستی ئەگنا خراپ باجەکەیەدەن بەڕاستی خراپ باجەکەیەدەن کێشەکانتان حەلکەن بەیەکەوە دابنیشن کێشەکانتان چارەسەرکەن بڕۆن ناو حیزبەکەی خۆتان چێکن بیکەن ئارام ئەحمەد وەکو جایجان هەر بەخوا هەر دشتانە بم ئەوە لەوە دڵنیابە من هەر ڕەخنەگرێکم و دژی ئێوەم لە واقعە بەڵام باشین ڕێگا بۆ ئێوە مەسەلەی چارەسەریەکانتان بکەن بە ڕێگەی دانیشتن بە ڕێگەی قسەکردن و گفتوگۆ بە ڕێگەی لەیەکتر تێگەیشتن دوور لە شار دوور لە پەلامار دوور لە ڕەتکردنەوە ئەی کوژم و ئەی فڕێنم و ئەبێ بڕۆ ئەبێ بخوا و ئەلەم بابەتانە وەکو بەشەر بیرکەنەوە بڕۆن کێشەکانتان چارەسەرکەن خەڵکی کوردستان من لەناو خەڵکام ئەزانم خەڵکی کوردستان خەڵکی یەکێتی کادر و ئەندامیەکێتی پێشمەرگەی دێرین ئەوانەی کە بۆ ئەم حیزبە ماندوو بوون هەر هەمویان لەگەڵ ئەم قسانی ئارام ئەحمەد هەر هەمویان داوا ئەکەن بچن کێشەکانتان بە نەرمونیانی وەکو بەشەر دابنیشن کێشەکانتان حلکەن تاو لەمە بەدەر هەر ڕێگەیەک بگرن لەبەر خراپەکەن بەخوا وەڵا بەیانشن لەش لاهورەگرن لاو چێگری کاکە چێک وەڵا مەگە گونی بگیری بەچی لاهورەگری بە قوربانە بە ئەیگری چی لێکی ئەوەی کە خۆ وێرانەکەی باشە بەیانی لاهور بیگرن بە نمونە ئەوەندەی کە ئەو ناوچەی هەمووی وێرانەکەی داقیقەتە ئەو کاتە وەزعەکە خراپترە بێت پەلاماری چەکی لێ بدەن ئەوانی چەکیان پێەیە ئەوەندەی کە شتەکان قڵ ببێتەوە کەواتە ئاقڵ بن باشە وەکو بەشەر بیر بکەنەوە بڕۆی کێشەکان چارەسەرکەن یەکێتی مرشی ماڵی جەلال تاڵەبانی نییە و یەکێتی مرشی پاڤێڵ و قوباد و شاناز نییە شاناز و ماڵی بڵێ ئەحارەش بەحیاتێکێتی نەبوون ئەمانە لە ڕاستیە برای محمد یەک دقیقەی کادری و ئەندامیەکێتی نەبوو بەس خەزوی مام جەلال بووە هیچ کەسی ئەمانەیەکێتی نەبوون هەموو هۆزی برای محمد بێتان بەس خەڵکی ڕابواردنی خۆیان بوون لە حەقیقەتە تەواو کەواتە باشن ڕێگا ئەوەیە بۆیە لە دوا قسا پێتان بڵێم هەشتی ڕووبدا کە هیوادام ڕوونەیە من لە خزمەتان نابوو خێرا پێتان یعنی ڕاستی لای منە هەشتێک من پێم وتن ئەوە ڕاستە ئەگەر من نەموت ئەوە ڕاست نییە بۆ شازایتە کێمەگەزیێن و ئانە شەو تابان درۆکن هەمی درۆیە قسانە خۆشەویستان ئەوانەی کە لە میدیاوەتی هەمی درۆیە خۆشەویستان بەخوای شێر ئارایانیە دڵنیا بن لەوە کە هیوادارم هیچ شتێکی خراپ نەبێ بەڕاستی چونکە من وەکو خۆم حەز ناکەم ئەم دوانە لە یەکتر هەڵچن بەڕاستی حەز ناکەم خوێنی یەک مناڵ خوێنی پڕژێ حەز ناکەم یەک گەنجی جوان کە لای لاهوری شەرجەنگیە یا گەنجێک کە نەزانە دوای پاڤێڵ و قوبات کەوتووە حەز ناکەم خوێن لە پەنجیان بێ بەڕاستی کەس ئیسفادە لە خوێن ڕێژی ناکە بە تایبەتی ئەم خوێن ڕێژیە بەڵام ئەگەر ئێمە سبەینێ شۆڕشکەین دژی پارتی وێکێتی بمانێ ئەمانە بڕۆخێنین ئەبێ شەیدیش بین بەڕاستی ئەبێ شەڕکەین ئەوە جیاوازەوە بۆ قۆناغی خۆی شەو شەوگاتان شاد بێ خواتان لەگەڵ ئەوە قسە حەقەکانی ئارام ئەحمەد بوو قوربانی ئێوە سپاسدانەکەم بەخێر شەوتان شاد